یانەی سیدوانی نوێ نەیتوانی پارێزگایی لەسەر و ڕیزبەندی خولی نایابی کوردستان بکاو بە دۆڕانی بە برایەتی پلەی یەکەمی بۆ میوانەکەی جێهێشت. جارێکی تر یانەی سیروانی نوێ ڕیزبەندی یەکەمی خولەکەی لەدەستدا و برایەتی ڕکابەریشی شوێنەکەی گرتەوە لە یەکێک لە یاریەکانی تری هەفتەی پێنجەمی خولی نایابی کوردستان. یانەی سیروانی نوێ خاوەنی پلەی یەکەمی ڕیزبەندی میوانداری برایەتی کرد. بە درێژایی یاریەکە یانەی خاوەن یاریگا باشتر بینران لە گێم یەکەمیشدا سەرڕای چەندین هێرشی یاری زانانی سیروانی نوێ، بەڵام گۆڵکردنی بەخۆیەوە نەبینی و لە هێرشێکی پێچەوانەشدا هەرێم تەحسین بە لێدانی سەر لە خولەکی چل گۆڵی یەکەمی برایەتی تۆمار کرد. گێمی دووەم یانەی سیروانی نوێ بە هەمان شێوەی گێمی یەکەم هەوڵەکانی چرتر کردەوە بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام سەرهەنگ موحسینی گۆڵپارێزی برایەتی ڕێگر بوو لە سەرجەم هێرشەکانی. لە بەرامبەریشدا هەرێم تەحسین کە باشترین یاریزانی برایەتی بوو لە یاریەکەدا لە خولەکی هەفتە جارێکی تر بە لێدانی سەر گۆڵی دووەمی خۆی و یانەکەی تۆمار کرد. ئەو دوو گۆڵەش بووە ناونیشانی کۆتایی یاریەکە بەسوودی یانەی برایەتی. بەناوی خوا لە ڕاستیدا ئەمڕۆ لەگەڵ یانەوەشی برایەتی ئەتوانم بڵێم یاریکی زۆر باشمەکە بە تاوەتی شەوتی دووەمی یاریەکە تاوا دەستمان کردو بەسەر یاریەکە، بەڵام تر خوای گەورە موفقی نەکردین. دۆڕین ئینشاڵڵا بتوانین یاریەکانی تر ئەنجامی باش بێنین لەبەرەوە لە سەر و ڕیزبەندی مێنینەوە. ئەترمەژ یاریە دۆڕان و بردنەوە تعادل هەرچێکی تایە. سپاس بە خوای گەورە، ئینشاڵڵا بۆ یاریەکانی تر. ئەوەی کە من دەیکەم لە یاریەکان ئەرچی سەرشانمەیان شتێکی زیادەم نەکردیە و دەستخۆشی لە یارزانەکانیش دەکەم کە توانیان ئەو ئەنجامە پێشکەشی هاندەرانی یانەوەشی برایەتی بکەن. ئینشاڵڵا وا دەکەین کە ئەنجامەکان هەر بەو شێوەیە بین. سەرەتای خولەکە بڕیارمان لەسەرەوەدا کە شەر لەسەر نازناوەکە دەکەین، هەرچەندە بەلای زۆر بۆ شتەکە مەحاڵ بوو، یعنی لێدوانەش مەحاڵماندا، بەس ئەلحەمدولیلا ئەو ڕۆکەیە کە خەریکین پێداگر دەبین لەسەر ئەو بڕیارێک کە سەرەتای خولەکە دامان. بۆ دۆڕاندنە یانەی سیروانی نوێ پلەی یەکەمی ڕیزبەندی لەدەستدا و چووە پلەی دووەم بە کۆکردنەوەی دەخاڵ و برایەتیش بە 11 خاڵ بۆ یەکەم جار چووە ڕیزبەندی خولی نایابی کوردستان. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پێیام سلەیمانی.